هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر لە ساڵی 2000 دەستگیر کراوە. لە ساڵی 2010 دادگایی کراوە. سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە بەبێ ئەوەی ئەو 10 ساڵی کە دەستگیر کراوە بووی هەژمار بکرێت. لە ئێستاشدا ماوەی 4 ساڵە سزاکەی تەواو کردووە، بەڵام ئازاد نەکراوە. ئەمە راپۆرتی ئەنجومەنی مافەکانی مرۆڤی سەر بە نەتەوە یەکگرتوەکانە لەسەر وەلید یونس کە لە ساڵی 1958 لە دایک بووە. لە راپۆرتەکەدا ئاماژە بۆ کراوە لە 6 شوباتی 2000 وەلید یونس سواری ئۆتۆمبیلێک دەبێت لە هەولێر. دواتر پۆلیس ئۆتۆمبیلەکە دەوەستێنێت و تەقەمەنی تێدا دەدۆزێتەوە. لەگەڵ ئەوەی وەلید ڕەتی دەکاتەوە هیچ زانیارێکی لەسەر و تەقەمەنیانە هەبێت، بەڵام بۆ ماوەی 10 ساڵ بێ هیچ دادگاییکردنێک لە زیندان دەمێنێتەوە. هاوکار شۆفێری ئۆتۆمبیلەی کە لەگەڵ وەلید یونسدا پێکەوە دەستگیر کرابوون پاشمانەوەی تەنها 3 مانگ لە زیندان ئازاد دەکرێت. راپۆرتەکەی ئەنجومەنی مافەکانی مرۆڤ هۆکاری دەستگیرکردنی ئەو هاوڵاتی بۆ ئەوە گێڕاوەتەوە لە یەکێک لە تەلەڤیزۆنە لۆکاڵەکانی بزوتنەوەی ئیسلامی کاری کردووە. وەلید یونس لە پاش دەستگیرکردنی هیچ سۆراخێکی نابێت و کە سوکارەکەی نازانن چی بەسەر هاتووە و لەکوێ دەستگیر کراوە تا ئەوەی لە ساڵی 2003 و پاش 3 ساڵ دیارنەمانی باوکاری کۆمیتەی خاچی سووری نێودەوڵەتی خانەوادەکەی دەتوانن سەردانی بکەن کە وەک باس کراوە لەو 3 ساڵەدا لە زیندانی تاکەکەسی و لەژێر ئەشکەنجەدا بووە. لە مانگی حوزەیرانی 2010 داواکاریەک بۆ زانینی هۆکاری دەستگیرکردن و هێشتنەوەی لە زیندان پێشکەش دەکرێت. لە وەڵامدا حکوومەتی هەرێمی کوردستان وتوێتی لەگەڵ ئەوەی هیچ تۆمەتێکی فەرمیمان دژی ئەم کەسە نییە، بەڵام ناتوانین ئازادی بکەین لەبەر ئەوەی کەسێکی مەترسیدارە. بەڵام دواتر و لە مانگی ئابی هەمان ساڵدا و پاشمانەوەی وەلید یونس لە زیندان بۆ ماوەی 10 ساڵ و بێ تۆمەت و دادگاییکردنێک بە شێوەیەکی فەرمی بەناردنی فەرمان و ڕێنمایی لە زیندانەوە بۆ هاوڕێکانی لە کەرکووک و مووسڵ تا کاری تیرۆریستی ئەنجام بدەن تۆمەتبار دەکرێت. تۆمەتەکانیش لەسەر بنەمای زانیاری هەواڵدەری نهێنی بووە و نەناویان زانراوە و نە لە کاتی دادگایکردندا ئامادەبوون و نە هیچ بەڵگەیەکیش پێشکەش کراوە کە بیسەلمێنێت لە زیندانەوە نامەی بۆ دەرەوە ناردبێت. بەڵام سەرنجام لەسەر ئەم تۆمەتانە لە مانگی ئازاری 2011 5 ساڵ زیندانی بەسەردا دەسەپێنرێت بێ ئەوەی ئەو 10 ساڵی کە لە زیندان بووە هیچی بۆ هەژمار بکرێت. لە ئێستاشدا ماوەی 4 ساڵە سزاکەی تەواو بووە، بەڵام وەلید یونس ئازاد نەکراوە. سۆران عومەر کە تەواوی راپۆرتەکەی ئەمنستی ئینتەرناشناڵ و ئەنجومەنی مافەکانی مرۆڤی لە پەرلەمان و لە بەردەم پەرلەمانتاران خوێندووەتەوە دەڵێت وەلید یونس مشتێکە لە خەرمانی ئەو سەدان کەسی کە ڕفێنراون و بەبێ یاسا و دادگا بێسەر و شوێن کراون. لە هەرێمی کوردستان ڕفاندن هەیە و بێسەر و شوێنکردن هەیە، ئەشکەنجەدان هەیە. هەموو ئەوانەی کە دەڕفێنرێن لە دەرەوەی دادگا و یاسا لەو زیندانە نهێنیانن کە لە هەرێمی کوردستان بوونی هەیە و تا ئێستا ئاشکرا ناکرێ یاخود ناچنە ژێرباری. ئەگەر ناوانەی بێسەر و شوێنن بەشی زۆریان لە دوای شەڕی ناوخۆ ماون لە ژیانە لەو زیندانە نهێنیانن. و کەیسی وەلید یونس کە بۆ ماوەی 10 ساڵ دەڕفێنرێ و دوای 10 ساڵ ئاشکرا دەکرێت کە ڕفێنراوە، پاشان 5 ساڵ زیندانی دەکرێت، 5 ساڵ سزا دەدرێت بە دادگا و دوای تەواوبوونی سزاکەشی ماوەی 4 ساڵە ئازاد ناکرێواتە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان بەبێ هیچ بەڵگەیەک 19 ساڵە گیراوە کرن بەداخەوە مەسەلمێنەریەوەی لە هەرێمی کوردستان یاسا جێبەجێ ناکرێ و لە دەرەوەی یاسا خەڵکانێک مافیا ئاسا ئەم جۆرە کاراناکە. لە 5 حوزەیرانی 2016 ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ نامەیەکی ڕاستی بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان کردو تێدا داوای ئازادکردنی وەلید یونسی کردبوو. بۆ پێی ناوبراو سزای 5 ساڵ زیندانی خۆی تەواو کردووە. بەڵام دیندار زێباری سەرۆکی لیژنەی هەسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە وەڵامی ئەمنستی ئینتەرناشناڵ داوتی ئەم کەسە ئازاد ناکەن چون مەترسیدارە و لە ساڵی 2013 سەرپەرشتی تەقینەوەکەی باشقی کردووە. لە بەرامبەریشدا سۆران عومەر سەرۆکی ئەو کاتی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند پێویستە دیندار زێباریەوەش ڕوون کاتەوە چۆن کەسێک 16 ساڵ لە زینداندا بێت دەتوانێت سەرپەرشتی گروپی تیرۆریستی بکات. ئەگەر وایە زیندانەکانی هەرێم شوێنی سەرپەرشتی گروپی تیرۆریستیە چۆن ئەمە ڕوودەدات کێ ئەمە ڕوون دەکاتەوە؟ ئەمانە و دەیان پرسیاری دیکە لە دۆسی وەلید یونس کە 19 ساڵە لە زینداندایە بێوەڵام ماونەتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.